پێنجشەممە تیرروپشکی چامپیۆنز لیگە و چەندین ڕووبەڕبوونەوەی ئاگرین لەو پاڵەوەندیە بەڕێوە دەچێت. تیرروپشکی وەرزی نوێی چامپیۆنز لیگ لە مۆناکۆ بەڕێوە دەچێت بە شێوازە نوێەکەی کە 36 ژیانە بەشداری تێدا دەکەن و تیرروپشکەکە بە شێوازی ئۆتۆماتیکیە و وەک پێشتر بە شێوازی دەستی ڕان ناکێشرێت. ئەم وەرزە ژماری یانەکان بۆ 36 ژیانە زیادی کردو و دابەش دەکردن بەسەر 4 ئاسدا بە شێوەیەک هەر ئاستێک لە 9 یانە پێگاتووە. ئاستەکانی یەکەم و دووەم پێگاتون لە یانە گەورەکانی ئەوروپا بە شێوەیەک لە ئاستیەکەم دەیانەکانی ریال مەدرید و بەرشلۆن و مانچستەر سیتی و بایرن میونخ و پاریس سەن جەرمان و لیڤەرپۆڵ و ئینتەر میلان و دۆرتمۆند و لایپزیگ بوونیان هەیە. ئاستی دووەمیش چەندیانەیەکی تری بەهێزی تێدایە کاوانیش ئەتلەتیکۆ مەدرید و ئارسناڵ و یۆڤانتۆس و بایر لیڤەرکوزن و ئەیسی میلانن. لەم شێوازە نوێیەدا لە قۆناغی یەکەمدا هەر یانەیەک 8 یاری بەرامبەر 8 یانەی جیاواز ئەنجام دەدات کە 4 یاریان لە یاریگای خۆیدایە و 4 یاریەکەی تر لا دەرەوە ئەنجام دەدات. چاوەڕێ دەکرێت لەم قۆناغەدا چەندین ڕووبەڕبوونەوەی بەهێز ببینرێ. یانەکانی ئاستی یەکەم بەرامبەر 2 یانەی ئاستی خۆیان کە بەهێزەکانن لەگەڵ 2 یاری بەرامبەر یانەکانی ئاستی دووەم و 2 یاری بەرامبەر یانەکانی ئاستی سێم و 2 یاریش بەرامبەر ئاستی چوارم ئەنجام دەدات. دوای تەواوبوونی ئەم قۆناغە ئەو یانانەی لاپلەکانی یەکەم تا هەشتەمدان ڕاستە و خۆسەر دەکەون بۆ قۆناغی 16. دواتری ژیانەکانی پلەی 9 تا 24 کە 16یانن 2 ڕوبەڕ و یەک دەبنەوە و براوایان دەگاتە قۆناغی 16. یاریەکانی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ لە هەڤەی مانگی 9 دەست پێ دەکا و یاری کۆتاییش لە 31 مانگی 5 ساڵی داهاتوو لە یاریگای ئالیانز ئەرینای تایبەت بەیانی بایرن میونخ ئەنجام دەدرێت.